بەناوبانگترین و سەرکەوتووترین ئەکتەرە هەندیەکانی بۆڵیوود کە نەتزانیوە موسڵمانن ئەمە بەشی دووەمە من عومەرم لە کورتە کلاکێتەوە لەگەڵمانە بن. ئەکتەری یەکەم ئیرفان خان ساڵی 1960 لەدایک بووە لە شاری مۆمبەی و لە ساڵی 2020 کۆچی دوایی کردووە. لە ساڵی 1985 دەستی کردووە بە کاری هونەری لە دیارترین فیلمەکانی پانسین تۆمار، دە لانچ بۆکس، تالڤار، لایف ئۆف پای. دووەم ئەکتەر سەیف عەلی خان ساڵی 1970 لەدایک بووە لە شاری نیو دلهی لە ساڵی 1990 دەستی کردووە بە کاری هونەری لە دیارترین فیلمەکانی دیڵچاتە های، ئۆمکارە، تانهاجی. ئەکتەری سێم و کۆتایی جاوید جێفری ساڵی 1962 لەدایک بووە لە شاری مۆمبەی لە ساڵی 1985 دەستی کردووە بە کاری هونەری لە دیارترین فیلمەکانی داماڵ، جاجان تارام، مامان تارام و پیکت 43. پێمان بڵێ سەرسامی بە ڕۆڵبینینی کام لە مەکتەرانە و کام لە فیلمەکانتان بینیوە، بەڵام لە یاد دەکەن لایکیۆم بڕگێ بکەن، لە هاوڕەکانتان شێریکەن و فۆڵۆی هەژماریشتان لە یاد نەچێت. من عومەرم لە کورتە کلاکێتەوە. سەلام عەلەیکوم.